بەهۆی مەترسی گواستنەوەی نەخۆشی لەو شوێنانەی کە لە شاخی تێدا ئەنجام دەدرێت لە ساڵی 2013 بە بڕیارێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کە لە شاخ قەدەغە کراوە، بەڵام لەگەڵ قەدەغەکردنیشی تاوەکو ئێستا وەزارەتی تەندروستی داوای لە هیچ لایەنێک نەکردووە شوێنەکانی کە لە شاخ کە بەبێ مۆڵەتن دابخەن. ئیسماعیل کە ماوەی 18 ساڵە سەنتەری کە لە شاخی هەیە دەڵێت لە وەرزی بەهار و پاییز ڕۆژانە 30 تا 40 کەس لە تەمەنی 15 بۆ 6 ساڵی بۆ چارەسەری نەخۆشیەکانیان سەردانی دەکەن. طبعا خەڵکەکە دوو بەشمان هەیە دێکە لە شادەکە بەشێکیان دێ دەڵێ وەکو من سونەت دەیکەم وەکو وقایە دەیکەم و بەشێکیان دێ وەکو چارەسەر دەیکە بە تایبەتیش چارەسەری نەخۆشیەکانی وەکو پەیوەندی بە سەر ئێشە و تەشەنجات هەیە زیاتر ئەوانە حاڵەتەمان زۆرە. کە لە شاخ کە لە کۆنەوە بۆ چارەسەری سروشتی نەخۆشیەکان بەکاردەهات، ئێستاش خەڵکانێک ئەو شێوازە بۆ چارەسەری نەخۆشیەکانیان هەڵدەبژێرن. ئەو پیاوە 8 ساڵە کە لە شاخ دەکات، تەنیا لە 5 ساڵدا 25 جار کە لە شاخی کردووە و دەڵێت کە لە شاخ نەخۆشیەکەی چارەسەر کردووە. یەکجار زۆر بەسوودە بە تایبەتی ئەوەی شەکرەی هەیە بێ حیجامەی لەسەر پەنکریاسی بکات کە لە شاخی لەسەر پەنکریاسی بکات هەموو جارێک 30 پلە بە بەردەوامی دادەبەزین. هاوشانی سەنتەرەکانی کە لە شاخ ئێستا سەنتەرەکانی تاتۆکردنیش زیادی کردووە. وەک خاوەنی یەکێک لە سەنتەرەکانی تاتۆش دەڵێت ڕۆژانە زیاتر لە 25 کەس لای ئەوان تاتۆ دەکەن کە زۆربەیان گەنجن. بە زۆری گەنج دێ مەسەلەن کوڕێ کچیش دێ بەس کچ کەمترە، گەنجەکانیش لە 20 ساڵ تا 22 ساڵ ئەوانە دێن، لەسەرەوە 22 ئەوانش دەبی، بەس لە خوار 18 ساڵی تاتۆ لێ نادێن. ئەگەرچی مەترسی نەخۆشیە گوازراوەکان لە سەنتەرەکانی تاتۆش دەکرێت، بەڵام وەزارەتی تەندروستی مۆڵەتی پێداون. ئەو شوێنانی کە لە هەرێمی کوردستان کە لە شاخیان تیادا ئەنجام دەدرێت زۆربەی هەرە زۆری ئەوانن کە لە دەرەوەی کەسە تەندروستیەکان و دەستگا تەندروستیەکانن. ئێمە ڕاستەخۆ بەرپرسین لەوەی کاگەر بێت و لە دەستگایکی تەندروستی ئەگەر بێت و پزیشکێک یان کارمەندێک ئەو کارە بکاتن ئێمە لە پرسینەوە لەگەڵ ئەوان دەکەین لەبەرەوەی قەدەغەمان کردووە. بەپێی ئامارەکانی کۆمەڵەی ڕووەگناسی 65 سەنتەری کە لە شاخ لە هەولێر و سلێمانی هەن کە 27یان لە پارێزگای هەولێر و 38یان لە پارێزگای سلێمانین، بەڵام هیچیان مۆڵەتی وەزارەتی تەندروستیان نییە. جگە لەو سەنتەرانە هەندێک لە هاونیشتیمانیانیش لە نێو مزگەوتەکان و ماڵەکان کە لە شاخ ئەنجام دەدەن. سیراد لەشکری ڕوودا و هەولێر.